دەبەیەک ئاو بە 250 دینار یان 500 دینارە، بەڵام لەو فستیڤالە بە 1000 دینارە. فستیڤاڵی هاوینەی سەرۆکاتی شارەوانی هەولێر کە لە پارکی سامی عەبدوڕەحمان بەڕێوە دەچێت گرانی بەشێک لە نرخەکانی هاوڵاتیانی بێزار کردووە. من بە مەیدانی سەردانی چەند کۆشکێکم کرد لە ناو فستیڤالەکە. چەند نرخێکە بوو کە جێگەی سەرسوڕمان بوو. بۆ نمونە دەبەیەک ئاو بە 250 دینار یان 500 دینارە، بەڵام لەو فستیڤالە بە 1000 دینارە. هەمان نرخ بۆ چا و بۆ بیبسی کە نرخەکەی لە دەرەوە بە 250 دینار یان 500 دینارە، بەڵام لێرە نرخەکەی بە 1000 دینارە، یاخود ئەندۆمیەک کە نرخەکەی 2000 دینارە. ئەمە جالۆی لە بەشێک لە کارە دەستیەکانیش نرخەکانیان زیاد کراوە. قاپێک دۆڵما لە هەندێک شوێن بە 3000 لە هەندێک شوێن بە 5000 کە ئەمەش جیاوازی نرخەکە هەیە و ڕێژەکەشی کەمە. بۆ بەدەداچون بۆ ئەم باسا پەیوەندیم بە مەسعود مستەفاوە کرد کە کارژێری لیژنە و چاودێریکردنی بازاڕە. ئەو بە 964 وت ئاگداری ئەم بابەتە نین، بەڵام بەیانی لیژنێک پێک دێنین و سەردانی فستیڤالەکە دەکەین بۆ ئەوی کە چاودێری دۆخەکە بکەین و بابزانین نرخەکان چۆن دەبێت. بێگومان ئەگەر هەر زیادە ڕۆیەک لە نرخەکان هەبێ سزای خاوەن کۆشکەکان دەدەن.